خۆشحاڵین ئەوڕۆ لەو پیشانگای زانستی بەشداری بکەین بەڕاستی دیوا دیارە مامۆستایان و قوتابیان زۆر خۆیان ماندوو کردووە بۆ ئەوەی لە نزیکەوە هەندێ بابەتی وەکو کۆمپیوتەر و کە ئیشیان لەسەر کردو شتی باشیان دروست کردووە یا ئەوانەی لە چیکاری نەخۆشیەکان و کیمیا هەندێک هاوکێشەی کیمیایی باشیان کردووە بۆ ئەوەی شتێک پیشان بدەن و جوانکاری لە هەندێک شتا و زانستەکە بگەینن بە میوانان بۆیە من دەستخۆشی لە ئەوانەی کە ئەو کارانیان ئەنجام داوە دەستخۆشی لە قوتابیان دەکەین دەستخۆشی لە مامۆستایان دەکەین دەستخۆشی بۆی بەڕاستی کاتێکی زۆریان ئەنجام داوە وە لە کۆتاییشدا تەمان ئێمە حەز دەکەین ئەو کارانەی ڕێک و پێکە و باشە پاداش بکرێن و لێژنەیەکمان هەیە بۆ ئەمە بەستەدانراوە و دەستخۆشی لە هەموو لایەک و زۆر سوپاس. بەخێر بێن ئەمڕۆ کۆلێژی زانست لە زانکۆی نۆریج هەستان بە ئەنجامدانی دووەمین پێشانگای زانستی بۆ قوتابیانی خۆشەویست لەم پێشانگایە زیاتر لە 150 پرۆژە بەشدار بنە قوتابیان ئەو توانە شاراوەیەکەوە خۆیان هەیتیان لێرانە عەرز دەکەن بۆ قوتابیەکانمان ساڵی پارێژ نەفسی پێشانگامان کرد ئەم ساڵ بە شێوازێکی جیاوازتر ئەو پێشانگایەمان کرد کەوا قوتابیان پرۆژەکانیان لە زۆربەی شارەکانی کوردستان لە سلێمانی و لە هەتا لە بەغدا پرۆژەمان بۆ هاتووە ئێمەش وەکو لیژنەیان سەنگاندنی پرۆژەکان تەماشا ئەو پرۆژانە دەکەن کامەیان باشترە سەیەکەمی پرۆژەکان خەڵات دەکەن ئامانجی سەرەکیمان لەم پرۆژە ئەوەیە کەوا زیاتر هانی قوتابیانمان بدەین کەوا بتوانن داهێنان بکەن و لەو بوارە زانستیانەی کەوا خۆیان تێدا ئیشی لێ دەکەن. سڵاتان لەبێت بێگومان ساڵانە زانکۆی نۆریج هەڵدەستێت بە ئەنجامدانی ئەم جۆرە چالاکیانە کە کۆمەڵێک چالاکی لە خۆیەگرێت چالاکی زانستی هەروە هونەری و پزیشکی ئەمیش بۆ دەرخستنی توانای گەنجانە بۆ ئەوەی پەرە بە توانەکانیان بدەن لەم پێشانگایانە.